من بۆ گرنگی و بایەخی ئەم پێشەنگە بە تایبەتی لە ڕووی ناوەندەکانەوە میوانێکی تایبەتم هەیە هیوا قادر کە گفتوگۆی زیاتر لەگەڵ ئەودا دەکەم کاکیوام کاتە و باش بەیانیت باش خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ لەگەڵ تۆیان بە تایبەتی بۆ قسە و باسێکی گرنگ لەسەر کتێب لەسەر پێشەنگای کتێب تا چەندە ئەگەر بینە سەر ئەم پێشەنگایە کە 5 ساڵە بەڕێوە دەچێت گرنگی و بایەخی خۆی بە تایبەتی بۆ پایتەختی ڕۆشنبیری خۆتزانی پێشانگای کتێب ئەتوانێت تەمسیلی بەشێکی گەورە لەو بوارە کولتوری کۆمەڵگە بکە و گرنگی کردنەوەی ئەم پێشەنگایانە کاراسانێکی گەورەیە بۆ ئەو خوێنەرانەی کە ناتوانن دەستیان بگاتە ئەو کتێبانەی کە ڕەنگە لە هەرێما دەست نەکەوێت ئەمانە هەمووی کارێکی زۆر باشە و لە ڕێی پێشەنگاکانەوە ئێمە ئەگەین بەو بەرهەمە ناوازە و تازانەی دنیا کە لە دنیای گفتوگوی گەورەی لەسەرکرێت پێشانگاکان وامان لێکەن کە ئێمەش لەگەڵ کۆمەڵگە ئەکتیڤ و چالاکەکانی دنیای بتوانین دنیا ببینین و ئەدەبیاتی دنیا ببینین و بەشێکی تریش لەو ئەدەبیاتی کە ئەدەبیاتی خۆماڵی و ئیبداعیە بە خوێنەرانی کوردی بناسێن. باشە کاکیوە بەشێکی زۆر لەو ناوەندانەی بەشداریان کردو لە ئاستی هەرێمی کوردستان و عێراقیشە دروستکردنی ئەم پەیوەندیە لە نێوان خانە و ناوەندەکانی بڵاوکردنەوەی تا چەندە گرنگە بەتایبەتی لە ناو پێشەنگایەکی بەم جۆرە ئەگەر تا باز لە پەیوەندی ئەم خانانە بکەین لە ناو پێشەنگاکە کە دروست ئەبێت گرنگی بایەخی چۆن دەبێت ڕاستیە بەڕێوەبردننی پێشەنگا بەر لەوەی کە تەکنیک بێ هونەرێکی گەورەیە واگە تۆ ماهێتی و هونەرە نەزانی ناتوانانی پێشانگایەکی سەرکەوتو بکەیتەوە لە ساڵ یەکەمەوە تاکو ئەم ساڵکە 5 ساڵەتی کێشێکی گەورە لە پێشانگای کتێب لە سلێمانیا هەیە ویژەوەیە کە بەڵانسێک نابینیت ینی بەڵانسێکی و تۆ کە بتانی زۆرینەی ئەو دارنەشر و بڵاوەوانەی کە لە دنیا هەیە تۆ داوەتیان بکەیت و بیاهێنی بۆ ئێرە زۆرینی ئەو دەستگانی کە دێن لێرە بینرێن باگروندێکی ئیسلامیان هەیە و هەندێکیشانەیە تەنانەت ئەدەبیاتێک ئەهێنن کە ئەدەبیاتێکە کە ئەوەندەی خزمەت بە بیر و باوەڕی ئیسلامی تونڕەوەکە ئەوەندە خزمەت بە کۆمەڵگە ناگەێنێ ئەگەر تۆ سەیری کۆمەڵگەی عەرەبی بکەی ئەوەی کە توانی کۆمەڵگەی عەرەبی بشێوێنێ ئەو ئەدەبیاتە بوو کە ئەدەبیاتی داعش وەوەی لە پشتە و ئیسلامێکی تونڕە و بەرامێنێ من بۆ خۆم وەکو نووسەر هەرگیز لەگەڵ مەنعکردن و لەگەڵ ڕقابە و ئەوانیم بەڵام وەکو نووسەرێکی بێلایەن من داوای دروستکردنی جۆرێک لە بەڵانسەکەم کە تۆ بێت زۆرینەی و دارنەشرە زۆر ڕاقیانەی وڵاتانی عەرەبی و دنیا و چواردۆرمان داوت بکەی بۆی بتانی بەڵانسێک دروست بکەیت ینی ئەو مەیلە سیاسیە زۆر بە تۆخی لە پێشانگای سلێمانیا دیارە و ئەو گلەیانە من لە ساڵی یەکەمەوە تاکوی ئێستا کردومەوە خۆمە کوی واقار بەڵام هەستەکەم لامبالاتێکی گەورە هەیە لەوەی کە بەشێکی زۆر لەو دارنەشانە داوت ناکرێن بۆ ناکرێنەوە پێویستە بۆ منە ئەزمموی ئێوە وەکو ناوەندەکانی بڵاوکردنەوە وەربگیرن تاوەکو بتواندرێت لەو ئاستەیە بێت کە ئێوە چاوەڕێیەکەن یاخود خوێنەر چاوەڕێکات بەڵێ ئێمە وەکو دەستگای سەردەمی با لە دەرەوەی خۆم قسەش بکەم وەکو دەستگای سەردەمی زۆر پێشنیازمان بۆ دەستەی بەڕێوەبەرانی ئەم پێشانگایە کردووە کە کۆمەڵێ دارنەشی زۆر گەورەی لە فارس و لە عەرەبەوە هەیە کە داواتی بکەن بەڵام من بە بۆچوونی منەوەی کە بەشێکی زۆر لەو دارنەشانە بۆیە نایەن بۆ ئەم پێشانگایە لەبەرەوەی کە کاتێ لیستەکە بینن بەشێکی زۆری دارنەشە کە لایەنگری ئیسلامە و لایەنگری ئیسلامی سیاسیە نایەن بۆ ئێرە چکو پێیان وایە کاگەر بێن بۆ ئێرە ڕەنگ کتێبەکانیان نەفرۆشێ باشە کاکیو ئەگەر بێنەوە سەر دروستکردنی پەیوەندی ئەم پێشەنگایە تا چەندە هاوکار بە بۆی کە ناوەندەکان لە هەرێمی کوردستان بتوان پەیوەندی دروست بکەن لەگەڵ ناوەندەکانی دیکە لە عێراق بێ یاخود وڵاتانی دیکەی بەشدار بوو ئەوەی کابێ بەپڕ بۆ دروستکردنی و پەیوەندیە ئەم پێشەنگایە ئەم پێشانگایە بێ ئەو پردە دروست بکات ئەزمموی 5 ساڵەتی توانیوێتی
دیارە ئێمە کە دەین بۆ ئێرە بەشێک لەو دارنەشانە ناسین گفتوگۆمانە بێ لەگەڵ یاناوە بێگومان کاریگەری باشی هەیە بەڵام ئەکرێت ئەمان ئەو پردا زۆر بەربڵاوتر و فراوانتر بکەن بۆی بتوانن دارنەشەکان باشترێکتری بناسن و ینی پەیوەندیان بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵێکتریان باشە ئەگەر بینەوە سەر ئەوەی کە بۆی مونە ئەمە بۆتە هۆکارێک ئێوەش بۆ نمونە ئەو ناوەندانی کە لە هەرێمی کوردستان هەیە بتوانن لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە لینک دروستکەن و لە پێشەنگەکانی دیکە کە لە بۆ نمونە لە عێراق ساز دەکرێت یان لە وڵاتانی دیکەی عەرەبی بەشداری بکەن. ئێمە وەکو دەستگای سەردەم چەند جارێک بەشداریمان کردووە لە پێشانگای کتێب لە سناوە هەوڵە دەین توانین لە تارانیش بەشدار بین پێگومانەوانە کاریگەری زۆر زۆر باشیەیە و ئەو پێشانگانەی ئەو دارنەشانەی تریش کە کرمانجون و لە باکوورن بە شێوەی شخصی ناسین و ئەوە ئەو پردا بەجۆر لە جۆرەکان دروست بووە کە من پێم وایە ئەوە زۆر زۆر گرنگە. زۆر باشە کاکیوە جگە لێەوە وەکو ناوەندی دەستگای چاوپەخشی سەردەم کە بەشداریتان کردو ڕۆڵتان هەیە با بینەوە سەر بەرهەمەکانی خۆت ئەم ساڵ خۆت سیمینارتە بێ یان چ شتێ پێشکەشەکەی لە ناو پێشەنگاکەیە؟ ڕاستیا من ئیمساڵ سیمینارم نابێ بەڵام یەکێک لە کتێبە تازەکانمەوەی کە سیناریۆیەکم بۆ ڕۆمانی مناڵانی گەڕێک نووسیوە بۆ یەکەم جار لە پێشەنگاکە بڵاو بێتەوە جیا لەو کتێبە من 12 کتێبی ترم هەیە هەمیان لە دەستگای سەردەم لەوێ ئەفرۆشێ لەبەرەوە خوێنەران نەتوانن لەوێ دەستیان بکەوێت کتێبەکان. باشە پرسیارێکی دیکەم هە لەسەر ڕوانگەی ئەم پێشەنگایە بە تایبەتی ئەو ئەزمونێکتانەیە لە دەرەوەی وڵاتیش تا چەندە ئەم پێشەنگایە بە تایبەتی بۆ خوێنەر گرنگە ئەگەر جگە لە ناوەند و خانەکان بۆ خوێنەران چۆنە؟ بە تایبەتی لە ناوم پێشەنگایە بینین ڕۆژانە چالاکی جیاوازیش پێشکەش دەکرێت ئەوەندەی کە بۆ نووسەران گرنگە لێرە یەکترێ بین و یەکەناستن و بیرروڕا و ئەویان ئەگۆڕنەوە هەرە گرنگترین شت بۆ خوێنەرانە ڕاستە تۆ کۆمەڵی خوێنەری زۆر لە هەموو ئاستەکانە ڕووەکەنە پێشانگا و کتێبە جۆرا جۆرەکانە بینن و زۆر جار پێشانگا بێتەوە هۆی گۆڕینی تێڕوانین و هەڵبژاردننی خوێنەر بۆ کتێبەکان پێگومانەوە زۆر زۆر گرنگە و خوێنەرانێکی زۆر ڕووەکەنە ئێرە ئەو خوێنەرانە کە تۆ بەڕێوە تۆ ینی جۆرێک گەشتبینیت لا دروستە بێ کە ئێمەش خەریکە ئەو واگۆنە چێتە سەرسکەی خۆی و کولتورێک دروستە بێ کە ناوی کولتوری خوێندنەوە بەڕاستی و زۆر گرنگە. باشەکەیەوە ئەگەر بیرم بێ وەبڵم خولی چوارەم بوو کە لێرە ئێوە کتێبێکتان بڵاو کردەوەانەیەکی لە بەرهەمەکانتان بڵاو کردەوە خوێنەرێکی زۆر هاتبوو هەمووی گەنج بوو کاتێک کە تۆ لە نزیکەوە بەر ئەم خوێنەرانەی خۆتەکەون بە تایبەتی لەم ساڵانەی دوایە کۆمەڵی بەرهەمت بڵاو کردەوە کە تا ڕادێک بە فۆرم و بە ستایلێکی جیاواز بتوانی خوێنەرێکی زۆر لە دەوری خۆی لە ئاسی هەرێمی کوردستان لە ئاسی وڵاتانی دیکەش بڵاو بیانی ببینێتەوانێ کوی بکاتەوە. بێگومان تۆ هەمومان وەک نووسەر پێویستمان بەوەی کە خوێنەرەکانی خۆمان ببینین و بزانین ئەوان چۆن سیرمانەکەن. من کاتێک کانووسم ڕاستە بیر لە خوێنەر ناکەمەوە خوێنەرەکانی من زۆر زۆر سەرابی بەڵام دوایی بەرمەکەوێ و بەجۆر لە جۆرەکان بن بەهێز بۆی کە تۆ هەندێک پرسیاری وا کە خوێنەر لێتەکە کە هەرگیز چاوەڕوانیەوە نەبوویت ئەو پرسیارە لێ بکە ئەوە لێکا ینی بە جۆری خوێنەرێکی جددیم هەیە من بۆ خۆم بەشێکی زۆری خوێنەرەکانم گەنجن ئەوە بۆ خۆم نازانم چۆن دروستوە بەڕاستی بەڵام بۆ خۆمەوە هینێکی خۆشە هەستەکەم کاتوانم دیارە هێزێکی گەنجانە لە ئەدەبیاتی منە هەیە و خاڵێکی چەند بەرهەمت لەناو پێشەنگاکەیە هەیە؟ من لێرە وەکوتم لە دەستگای سەردەم 13 کتێبم هەیە یەکێک لەو کتێبانە تازەیە و لە دەستگای جەمال عیرفان 15 کتێبی مناڵانم هەیە کە لە زمانی سویدیەوە تەرجمەم کردووە بۆ کوردی. خوێنەرەکانی لە ناوم پێشەنگا هەمووی دەست بکەوێت؟ بەڵێ زۆرینەی ئەوەی کە مابێت زۆرینەی دەست دەکەوێت. کاکیوە بەر لە دەستپێک باسی ئەومان کرد کێکێ لە کتێبەکانت ماڵی پشیلەکان خوێنەرێکی زۆری هەبووە بە تایبەتی لە وڵاتی ئێران پێشوازی زۆری لەکرا با باسی ئەم بەرهەمەت بکەینە ناو پێشەنگاکە هەیە ڕوونکردنەوەی زیاتری بێ لەسەری ڕاستیان نازانم و دارنشەی کە لە ئێران چاپ کرد و سالس ئیمساڵ بەشدارە بێ یان نام پێم وانییە بتوانن بەشدار بن ڕەنگە لە بەرگرفتی ئابووری خۆیان نەتوانن بەشدار بن
بەڵام کتێبەکە لە ئێران سەدایەکی زۆر باشیە بوو بۆ من جێی خۆشحاڵی بوو کە ئێستاوە بەرەو چاپی پێنجەمە ڕوا کتێبەکە و نووسینێکی زۆری لەسەر نووسراوە کە بڕیارە ئێمە ئەو نووسینە زۆر جدیانەی کە کۆمەڵی ڕخنەگیری زۆر جدی لە ئێران لەسەر ڕۆمانەکە نووسیوە کۆی بکەینەوە بیکەین بە کتێبێک و تەرجمە بکرێت بۆ کوردی و لێرە بڵاو بێتەوە بۆ من ئەمزانی ڕۆمانەکەم سەرکەوتووە بەڵام تەسەورم ناکە لە ئێران ئەو پێشوازی گەورەی لێکرێت ینی پێشوازێکی زۆ گەورەی لێکراوە و کتێبە دنیەکەی زیاد لە 10,000 لێفرۆشراوە و چاپی پێنجەمێتی و دەیان کۆڕکۆبنەوەی لەسەر کراوە لەبەرەوە ڕەنگی ئێستا ناوی من بێت یەکسەر باس لە ڕۆمانە بکرێت لە ئێرانە دیارە من ڕۆمانی ترم پێشتر وەرجێڕاوە و ڕۆمانی تریشم هەیە لەگەڵ کۆمەڵە شارێکی ترە کاکیوە ڕۆمان شتێک توانیت پێ سەفەر بکەیت و پێی گەشت بکەیت ماڵی پشیلەکانێکی بوو لە ڕۆمانە بۆ من کە هەم زۆر جیاواز بوو زۆر جارە کە ئەگەڕامەوە یانی ئەم خوێندەوە لە نیوێ ئاوەستام ئەموو دڵنیام ئەمە نووسەرێکی کوردی ینی ستایلەکەی زۆر جیاواز بوو ئەی بردیتە ناو خەیاڵ و باگراوندێکی زۆر تایبەتەوانێ و لە دوای خوێندنەوەی ڕۆمانی ماڵی پشیلەکان حەزمەکە شیراز ببین کە چون بەو جۆرە بوو بەو وێنەیە بوو کە تۆ پیشانەتدا بووین پشیلی زۆر جوانی لێ بوو ڕاستە ڕاستە شیراز جگەلەوەی شارێکە لە شارێکێ بێ لەوەش مەبەستمەوەیە کاتی وایە تۆ بەر لەوەی بەواقعی سەفەر بکەیت توانین لە ڕێگەی کتێبەکانەوە سەفەر بکەین من بەر لەوەی شیراز بەواقعی ببینم لە ڕێگەی کتێبەکەی تۆ سەفەرم پیا کرد تۆ لەسەر کورسەکەی خۆ دانیشتوویت و ڕۆمانێکی خوێنیتەوە لە ماوەی 2 ساعتێکە سەفەرێکی دوور و درێژەکەی و بەشێک لەو ڕۆمانانی کە کاریگەری گەوریانەیە کاتێکە لەسەر کورسەکە ستایت و ڕۆمانەکە تاو کرد هەستەکە تۆ و کەسەنی پێش 12 ساعت لەو بەرکە بووی لەبەرەوە ڕۆمان زۆر ئاسانتر و چڕوپەرتر توانێت خەیاڵی ئینسان بگۆڕێەوە سەفەرێکی زۆر دوور و درێژی پێ بکە و دنیا زانیاری بداتێک کە ڕەنگە کۆ و زانیاریانە لە 15-20 کتێبا ڕەنگە نەتوانێت کوی بکاتەوە بست کاکیوە ئەگەر باسی ئەو پرسیارە بکەم بە تایبەتی لە دوایەوەی کە ماڵی پشیلەکان کۆمەڵە بەرهەمی دیکەش باز لەواکرێت کە هیوا قادر ستایلی جیاوازان لێ ئێستەیە و ئەم جیاوازیە بەڕخ نەکەوتوی لێ یاخۆت قبول کراوە بە تەواوەتی یان خوێنەری توی کرۆ بە 2 بەش ڕاستیا و ڕخ نەگرانەی کە لە ئێران و بەشێک کە خۆم لە کۆڕەکانەین بووم زۆر بەدیقەتەوە باسییان لەو ڕۆوە کرد کە بە تایبەتی ماڵی پشیلەکانیان ئەخستەخانەیەکەوە کە ناوی خانەی ئەدەبیاتی منفا و مەهجەرە و لێرە دیارە لە کوردستان سەباسی لەسەر کرا بەڵام ئەو جدیەتی کە لە دەرەوەی کوردستان قسە لەسەر ڕۆمانەکە کرا لە ناو کوردستانە نەبوو سەبەکەی ڕەنگە بەشێکی بزانم بەشێکی دیار نەبێ لەبەر چییە بەڵام خۆت زانی ڕۆمان تەمسیلی کولتورێکە کات کە تۆ هەڵگری لە ناو کۆمەڵگەکەی خۆتا و تەمسیلی کولتوری کۆمەڵگەکەی خۆتەکە یان یەکرێت لە ڕێی ڕۆمانێکەوە لە کولتورێکی تر تۆ بناسن ئەو ناسینەوەکە کە فزولێتێکی زۆر و کونجکڵێکی زۆر لە لای خوێنەران دروست بکە من خۆشحاڵیەوە کوتم ڕخنەگرانێکی زۆر جدی لە ئێران قسەیان لەسەرەوە کردووە و لە وەرگێڕانە عەرەبیەکەشی کە لەکوێت چاپ بووە لەوێش سەدایەکی باشیە بوو بەڵام من چاو لە ڕێی چاپکردنی کتێبەکەم بە زمانی ئینگلیزی کە ڕەنگە بەو زوانە ببێت تەسەورەکەم ئەوە بە زمانی ئینگلیزی بە سوێدی بڵاو نابێتەوە خۆتان لەوێژ بە سویدی ئێستا کاری تاکراوە و تەواویش بووە بەڵام هێشتا نەدراوە بە هیچدار نەشێک تەسەورەکەم لە چەند مانگی داهاتوە بدرێ بە چەند دارە نەشێک تەسەورم وایە ئەدەبی ئێمە توانایەوەی هەیە کە لە دەرەوەی کوردستان بتوانێت خۆی بناسێنێ و بتوانێت تەمسیلی کۆمەڵگەی کوردی بکە خۆشبەختانە تۆ سەری خەڵاتکەی کاکوختیارالی بکە کە چەند ڕۆژێک لەوە بەر لە ئەڵمانیا وەریگرت ئەو خەڵاتە بەڕاستی تەناری کاکبەختیار نییە پێی هەمومانە بێمان شارێزی لە هەر شوێنێک لەبیر نەچێمە ڕۆژانەوەکو ئینسانی کورد لەبەر بارودۆخی ئابووری سیاسی هەموو سیقەی کە وەکو ئینسان وەکو کورد و وەکو شناسی کورد هەمانە کزە بێ و کەمە بێ کە هەواڵێکی وا خۆشەبینی و خۆشەویستی
زیاتر باوەڕت بەخۆتە بێ بەڕاستی. وەکو ئێوە وەکو خوێن وەکو نووسەر وەکو ڕۆمان نووس یەکسەر دڵتان خۆشە بێ بەڵێ ئەتوانێت ئەو قەڵەمەی کە ئێوە بێتانە ڕۆڵی جددی ببینێ بە تایبەتی لە ئاز جیهاندا. بێگومان ئێمە باسی کاک بەختارمان کرد بەختیعالی بۆ نمونە ڕۆمانی داگیرکردنی تاریخی کە لە دوای خوێندنەوەی ڕۆمانەوە ئەڵێ بەڵێ ئێستاش ئەدەب هێزیەوەی هەیە کە گۆڕانکاری گەورە لە خەیاڵ و لە دیدی ئینسانە بکە ینی هەڵگیری و خەیاڵ و هێزەیە بۆ نموناگەر ئەو ڕۆمانە وەربگێڕێتە سەر زمانی تورکی ڕەنگە هێز و کاریگەری سەدان هەمەفرزەی پێشمەرگە و پەکەکە و نازام چی و چی هەبێت لە برەوەی ئەو ڕۆمانە بە جۆرێک نووسراوەکە نووسەرێکی کورد زۆر بێلایەنانە باسی مێژوویەکە کاکە هەموو دنیایانەیە چاوپۆشی لێ بکەن پێشەمیان کە تورکیا بەتایبەتی زمان ڕۆڵێکی زۆر گرنگی هەیە لەو ڕۆمانە و گرنگی زمان. کاکیوە زۆر خۆشحاڵ بووم کە لەگەڵمانە بووی بەتایبەتی بۆ باسکردنی کتێب دیارە گفتوگویەکی گرنگ بوو. زۆر سپاس دووبارە.